هەڵبژاردننی پەرلەمان لە هۆڵندا دەستی پێکردو و ناوەندەکانی دەنگدانیش بە ڕووی هاوڵاتیانی وڵاتەدا کرانەوە. بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزیش لە ڤایرۆسی کۆڕۆنا پرۆسەی دەنگدان 3 ڕۆژ دەخایەنێت و تا چوارشەممە بەردەوام دەبێت. هەرچەندە خەڵکی هۆڵندا لە سیاسەتەکانی حکوومەت دەبارەی قەدەغەکردنی هاتوچۆ ڕێکارەکانی خۆپارێزی نیگەران و بۆ مەبەستەش چەند ڕۆژێکە لەسەر خۆپیشاندان بەردەوامن. بەڵام چاوەڕێ دەکرێت مارک ڕوتا سەرۆکی پارتی گەل بۆ ئازادی و دیموکراسی سەربکەوێت و بۆ جاری چوارەم پۆستی سەرۆکوەزیران بەدەستبێنێتەوە کە لە ساڵی 2010 لەو پۆستەدایە. بە جۆرەی ڕاپرسیەکان پێشبینی دەکرێت حیزبەکەی مارک ڕوتا 25 دەنگەکان بەدەست بێنێت و ڕکابەرە سەرچەکەی خێرت فێڵدرس سەرۆکی پارتی ئازادیش 13 دەنگەکان بباتەوە. هەرچەندە مارک ڕوتا بە کەسێکی سەرکەوتوو لە بواری ئیدارەدان و سیاسەتی دەرەوە دادەنرێت. سێم کەسە لەو کشوەرەوە توانوێتی پارێزگاری لە درێژەدان بەدەسەڵاتەکەی بکات. دوای ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا و ڤێکتۆر ئۆربان سەرۆکوەزیرانی پۆڵەندا، بەڵام بەهۆی چۆنێتی مامەڵەکردنی حکوومەتەکەی لەگەڵ لێکەوتەکانی ڤایرۆسی کۆڕۆنا ڕخنەی زۆری ئاڕاستە کراوە. بڕیارێشێکی ئەوروپا لە نزیکەوە چاودێری هەڵبژاردنەکانی پەرلەمانی هۆڵندا بکات. The personal relationships with the government are very strong, so every time I have the opportunity to meet. We have a great partnership and friendship with the Netherlands, and they have been helping us throughout these tough years. مارک ڕوتا بە پاڵپشتیکارێکی بەهێزی کورد دادەنرێت و لە مانجی شوباتی ساڵی ڕابردووش لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبەوە و پشتگیری خۆی بۆ هەرێمی کوردستان لەسەر جەمبوارەکاندا دووپات کردەوە. لە کاتێکدا 50 ڕاوێژکاری سەربازی هۆڵندا لە هەرێمی کوردستاندا هەن کە مەشق بەهێزەکانی پێشمەرگە دەکەن.